تەمەن 29 ساڵە و 129 کیلۆ بوو. وەڵا ئەم کێشەی لاقێشان و پشتێشان زۆر هەبوو لە دوایەوەی کە هەر دەمویست عەمەلیاتی مایدەی بکەم و زۆر هەوڵمدا زەعیف نەبووم بە ڕیاضە و بە ڕزی مۆشتانە. دوای پۆستەکی دکتۆر لێرم دیت کە گوتیان مانگی 9 سوپرایزیان هەیە ئەوانە عەمەلیاتی مایدەی بە خۆڕایی دەکەن. تەلەفۆنەوە کردن گوتی 15 مانگ سەردانمان بکە. میش سەردانم کردنەوە لەخوای بە زیاد بێ سەردانی سندوقی خێریم کردو یعنی بە وەرەقەی دکتۆر لێری یەکسە ئەوانیش هەموو معلوماتەکانی منیا وەرگرت و هاتن لەماری سەردانیان کردینەوە گوتیان وەرم بیکەن. یەکەم جار یعنی هیچ بڕەپارە تا ئێستا ئەوە دوونی عەمەلیاتم کردیا هیچ بڕەپارەکم نەدایە هەمووی لەسەر عایدی خستخانەی میرەبانی و سندوقی خێری خستخانەکە وەکوی وایە کە سوکاری خۆیان بیلێرکوانەیە لە شەوێەوە ئەو کارمەندانە هەر هاتووی دەکەن ستان پێویستە ستان پێویست نێوای لاجانە دەگۆڕن ئەو پاکخۆیانەکەەوە هەرکەس بێ ببینی لەبەر چاوی خۆیتی خاستەنی کار یعنی ئەو کارمەندانە لە ساڵی عەمەلیاتەکەینە بەڕاستی خەمخۆر یعنی بەڕایم نەگەر داک و خۆشی خۆشیان لێبی هەر ئەوها لە خزمەتی دەکەن و لۆی باش دەبن هەر هاتمە دەرێ لەکن یعنی داکوماوەم گوتن هەندە بەڕێزن ماشەڵایان لێبی کەمی ببەخشن یعنی باشتر لە نەبە زیاترە لە نەبەخشین بەڕاستی ئەگەر هەر خێرخوازێک بتانی یەک پشتی لێرکوانە هەبی دەتانی دڵی هەزارها کەسی خۆشکەن ئەم یەک لەو کەسانەمەکە چەند ئەوە تقریبا 5-6 سارە لەبەر ئازاری لاقم و پشتم ناحێمەوە ئەو سار بەسایەوان تانیم یعنی ئەوەی بکەم عەمەلیاتی بکەم و ئیشاڵڵا ڕزگارم بیتن لەو کێشە زیادە و لەو کێشانێک کە لە بەهۆی ئەو کێشە قورسەم تووشم بووە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی